باز لە یادی کورساتەکەین 23 ساڵەی دامەزراندنی کەناڵە ڕەنگینەکەی کورساتم کەناڵە 23 ساڵە خزمەتەکە بەردەوامە خزمەت بە خەڵکی کوردستان بێجیاوازی و دەنگ و ڕەنگی هەمووانە بێجیاوازی ماڵی کولتور و فەرهەنگ و پارێزەری فەرەنگی کوردەواریە. قسە باسەکەین لەسەر ئەوەی تا چەنددا کورسات وەکو دەستگایەکی سەنگین لە نێو خەڵکدا کاتێک کە پەیامنێرێکی ئێمە پەیامنێرێکی دەستگاکەی ئێمە دەچێتە نێو خەڵک دەیەوێ پەیامێک بگوازێتەوە ڕووداوێک بگوازێتەوە شتێک کە ڕوویاوان بیگوازێتەوە هەڵک متمانەی بە پەیامەکانی کورسات هەیە متمانەی بە پەیامنێرەکانی کورسات هەیە بەوەی کە کارێکەکەن کارێکی میهەنی بێ پیشەیی بێ دوور بێ لە شێواندن و ناوزەڕاندن و تێکدانی بابەتەکە. بۆم بەیانە ڕێزانی کێکە لەو پەیامنێرە چالاکانی دەستگای میدیایی کورسات کە دەچێتە ڕووداوەکان گفتوگۆی لەگەڵەکەین بابزانین خۆی لە نێو ڕووداوەکانە چۆن بەر خەڵکەکەوێ. ڕێزان بەیانی باش بەخێر بێ. بەنی تۆش باشان کۆسپاس دەکەم. بەخێر بێ سەرچاو. ڕێزان پیرۆزبایی دامەزراندنی کورساتی لێکەم. سپاس دەکەم. تەبعاً لە هەموو کارمەندانی کورسات پیرۆز بێ دیارە کارمەندی زۆر کۆنیتیایە کە لە من کۆنترە من تقریبان نزیکەی 5 ساڵە لەم دەستگایە وەکو پەیامنێر وەکو کارمەندێکم دەستگایە کارەکەم بەڵام کارمەندی زۆر لە من کۆنتری هەیە کە خەباتی کردووە خزمەتێکی زۆری کردووە لە پێناو ئەوەی کە بابەتێکی پیشەی بابەتێکی کۆمەڵایەتی بابەتێکی کە پەیوەندی هەیە بە ژیانەوە بیگەێنێ بە هاوڵاتیان بۆیە پیرۆزبایی لە تەواوی کارمەندانەکەم هەر لە بەڕێوبەرەوە تاوکو و کارگوزار و تاوکە و کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە ناو دەستگاکەیە خزمەتیان کردو لە ئێستادا لەگەڵمانین جابەوەی کە لە دەستگاکە دوورکەوت بێتەوە یاخۆت لە ژیاندا نەما بێ. پیرۆزبایی لەوانەکەم بە هیوای ئەوەی کە کورسات ساڵی داهات و یاخود ساڵی 2023 بێتە وێزگەیە کە باشتر و باشتر کارەکانمان بکەین. دەست خۆش بێ جاوە بەڵێن نوێ بوو مەریان عەبدوڵڵا پەیامنێرێویش لەگەڵمان بێ ساڵانێکی زۆرە لە دەستگاکە خزمەتەکە جا لەگەڵ مەریوانە زۆر تێکەڵین با هەر لێرەوە بە بینەران بڵێن مەریوان یا خەبەری نەبووتەوە یان زۆر هیلاک بۆم شەو لە ڕووماڵەکانی کورسات نەهاتووە تازاگەر تۆزێکی کە بێت داخڵی ناکەین کاتەکەی بەسەر چوو ئەو دوای پێشمەڵێ ئەڵێەوە بۆ باسی کرد. ئاخر فەقیرە دوێنێ شەو زۆربەی پەیامنێران تاکو کاژمێرەکانی درەنگمانەوە تاوکو هاوڵاتی لەسەر شەقامەکان بێ چ لە سلێمانی چ لە هەولێر دۆک تەواوی شارەکان و تەواوی دەرەوەشتانت قامیشلۆ پەیامنێران هەمووی لە دەرەوە بوون لە بەغدادیش با کاک بێستون لەبیر نەکەم تووڕە نەبئەویش هەمووی لە دەرەوە بوو جەوەکەی سارد بوو هیلاک بوون لە شیان ساق بێ ئەگەر کاک مەریوان نەیتوانی بێ بۆم بەرنامەیە بێەوە گلەی لێوەکە گلەی لێ ناکەین هەرەوەندە باسم کرد ڕێزان ئێوە دەستنە نێو خەڵک کاتێ مایکی کورسات بەدەستانەوەی و دەیبێنە نێو خەڵک تا چەندە هەست بەواکەن خەڵک بە سنگینی ئەڕوانێتە مایکەکەی دەستان بە سنگینی ئەڕوانێتە ئەو پەیامانێکی وای گەێنن بە پێی وایە کە ینی خۆی لا نایە لە مایکی کورسات پێی وایە کە ئێوە بە ڕازگۆیی و پەیامەکەی گەێنن بەتاکید زۆر حاڵەتی وا هەبووە شوێنی ڕووداو بێ شوێنی چالاکی بێ ناو بازار بێ ئەو شوێنانەی کە خەڵکی زیاتر لە ئەکەوە بێتەوە مایکەکەی بینیەوە بێ ئەوەی خۆم بچم بڵێم قسەم بۆ ئەکە یا شتێ وتێتی کورسات وەرە قسەت بۆ ئەەکەم ئەمە بۆ من هەستێکی خۆشە هێشتا نەیزانی و بابەتەکە چیە ئایا ئەتوانێت قسەی لەسەرکە ئایا بابەتەکە بابەتێکی سیاسیە بابەتێکی کۆمەڵایەتیە بابەتێکی ئەمنیە چی بابەتێک ئایا پەیوەندی بە ژیانی ئەوە هەیە قسەی لەسەرکایان نا یەکسەوتێتی کورسات وەرە بابەتەکە چێمە قسە بۆ بکەم ئەوە هەستێکی خۆشە ئێمە ئاوا بان ئەکرێن یاخود جاری وایە چەند کەناڵێکی تری لێیە من نامێنای هیچ کەناڵێ بڵم ئەڵێ فلان کەناڵ قسە بۆ تۆ ناکەم کورسات وەرە ئەمانە هەستێکی خۆشە لە بەرامبەرە ڕەنگە پێت ناخۆش بێ بۆی کە هاوڕێکت کە لە کەناڵێکی ترە و لە دەستگایکی ترە تەبعاً ئێمە وەکو ڕۆژنامە نووسان هیچ جیاوازیەک نییە وەکو هاوڕەیە کار ئەەکەین بەڵام وەکو دەستگاکە کە دەستگاکەت بە گەورە ئەزانن دەستگاکەت پێیان خۆش قسە بۆ دەستگاکەی تۆ بکەن بە تایبەتی ئەمە هەستێکی خۆشە نەگەوەی بڵێن ببوورە من قسە بۆ تۆ ناکەم ببوورە ئەزانم پەیامەکەم ناگەێنی ئەوە من نزیکەی 5 ساڵە لە دەستگای میدیایی کورسات کارەکەم هەر کاتێک بێتم بەردەم هەر کەسێک هەر هاوڵاتێک هەر بەرپرسێک هەر بەڕێوەبەرە کارمەندێک هەموو کەسانی کە پۆست و پلە و بابەتی جیاوازیان هەیە
کەس نەبووە ڕەتم کاتەوە ئەوە هەستێکی خۆشە بۆیە من توانیمە بە بۆنەی لێدوانەکانی ئەو پەیامەکانی ئەوان و زانیاریەکانی ئەوانەوە بابەتە ڕۆژنامەوانەکانی خۆم پێش بخەم ئەو بابەتی کە بۆی ئەچم کە بە دڵێکی خۆشەوە بۆ یچم ئەمە ئامادەی بکەم کە هاوڵاتیەکە قسەم بۆکە کە زانیاریم ئاەتێک کەسەکە منەتوانم بابەتەکەم تێر و تەسەلسر دابڕێژم ئەمەش بۆیە بەتەکیدی هەستێکی خۆشە ڕانکۆکە دەستگای میدیایی کورسات پامنێرانی کارمەندانی ڕوبەڕووی ئەم هەڵوێستە جوانەی هەم هاوڵاتیانە بنەوە هاوڵاتیان کە لە پۆست و پلی جیاوازن هەم بەرپرسان حزبی حکومی کە بۆ شێوازە گەرم و گوڕە بانکتەکە نەک ڕەتێ بکەنەوە و وا بکەن کە ئەو بابەتی تۆ بۆی چووی بەهۆی ئەوەی کە ئەوان معلوماتت نایە خۆت ئەوان قسەت بۆ ناکەن نەتوانی ئەنجامی بی بۆیە بە تەکیدی دەستگای میدیایی کورسات توانیوێتی ئەو پێگەی لە ناو خەڵک و لە ناو حکوومەت و لە ناو بەرپرسانیشە قایم بکات کە بەڵێ زانیاریەکان بەڕاست و دروستی ئەگەینی بۆیە هەمان ئامادەن قسەما بۆ بکەن دەست خۆش بێ ڕێزان چەندە ینی ئەو ڕووداوانی کە چویتەوەی کە لە یاد بێ ڕووداوێکی سەرنجڕاکێش ینی ناڵێم خۆش یان ناخۆش ڕووداوە خۆشەکان و ڕووداوە ناخۆشەکان چی بوو ڕووداوێکی سەرنجڕاکێش کە تۆ ڕووماڵە کردبێ سە لە یاد بێ ینی هەندێک شتەیە شتی نۆرمەڵ یاسایینین سەرنجڕاکێشن بۆ تۆ ڕانکۆ سەرنجڕاکێش وەکو سەرنجڕاکێش زۆر بیرم نییە بەڵام ئەوەی کە ئێمە پامنێرانین ئەچینە هەموو بابەتەکانەوە چ ڕووداوە ناخۆشەکان بێ ڕووداوە خۆشەکان بێ بەڵام ئەوەی پامنێت کە زیاتر لە مێشکمانە ئەمێنێتەوە حتمما ئەو ڕووداوانەیە کە کاریگەری و تەسیر هەم لەسەر دڵ و هەم لەسەر مێشکمانەکە بۆ نمونە ڕووداوی ماڵەکەی حاجی مەسهەر کە 15 کەس بوونە قوربانی بەهۆی تەقینەوەی ئەو ماڵە لە گەڕێکی کازیوە یاخود ئەچیتە من خۆم کەسێکی عاتفیم بۆ کەسانی بەتەمەن زۆر خراپم کە ئایان بینم حتممە نەبێ بگریم ئەچمەخانەی بە ساڵا چوان ئەوە زۆر ئازێتمەیە یاخود لەم فترەیە ماڵێک لە گوندی گەورەدێ لە شارباژێر لەوێت تەقی بۆیە بەوەی سیستمێکی غازەوە کە تەنها ژنێکی تیا بوو سێری ماڵەکەتە کرد ماڵەکەی شتێکی نەمابوو جگە لەوەی کە ئەو ماڵەوای لێهات بوو ماڵەکەی خوار ئەو کە ئێمە لەسەری وەسا بووین وەکو حەوشەیەک دیار بوو سەقفی ماڵی ژنێکی تر بوو کە ئەو ژنەش بەتەنیا بوو ئەمە ئازارتەیەکە ماڵی دوژن بە تەنیا ڕووخاوە ئایا کەسێکەیە هاوکاریکیان نا ئەوەی کە بۆ ئێمە خۆشە کە ئەچینە بابەتێکەوە راپۆرتێکەکەی لەسەر کەسێکی فەقیرە هەژارە نەخۆشە یاخود کەسێک کە پێویستی بە هاوکاریە سیرەکەیت لە کۆمنتایەک سە خەڵک داوای ناونیشانی ئەو کەسە ئەکا یاخود تەلەفۆنی بۆ ئەگەڵن تۆ ئەو راپۆرتت ئامادە کردووە ئەمانەوەی هاوکاری پێبگەێنی ناونیشانەکەی کوێیە ئایا ڕقەمی لایە ئەمە هەستێکی خۆشە بۆ ئێمە وەکو ڕۆژنامەنووسان کە بابەتێک ئامادەکەین هەستەکەین کە چۆتە ناو خەڵک کە کەسانێکان کە سەرمایه‌دارێکی نیشتیمانین کە خێرخوازێکن کە هەیە سەرمایه‌داریش نییە کەسانی سادە فەرمانبەرێکن موچەیەکی کەمیشان هەیە بەڵام حەزەکان ئەو شتەکەمەی کە لە گیرفانی ئەوانە هەیە بیبەخشن ئەوە هەستێکی خۆشە کە ئێمە بابەتەکانمان بچێتە ناو خەڵکەوە و دەنگدانەوەی هەبێت و دەستی هاوکاری بۆ ئەو کەسانە درێژ دەست خۆش بێ ڕێزان شتێکی بیرخستمەوە لە ڕووداوی تەقینی تەنکی خازەکەی ماڵی حاجی مەزهەر بەڕاستی من وەکو خۆم ینی باسی بکەم ئەو شەوەی کە تەقینەوەکە ڕوویە سعات 1:45 دقەی شەو بوو بە منیانوت کە بێمەوە بۆ ڕووماڵ کاتەکە کاتێکی هەم درنگانی شەوە کاتی نووسن بوو دەزانین بەڵام خەڵکی کوردستان بەگشتی زۆربەی بەخەبەر بوو کە پێیان وتمەوە سعات 2:10 گەشتمە کورسات داخڵی ڕووماڵکردن بووم 7:30 بەیانی هاوکارانم هاتن بۆی کە بەدلم کەن ینی ئەکرێ بڵێم درێژترین ڕووماڵ بووە کە بە درێژایی کاری میدیایم زیاتر لاوە بۆ 18 ساڵ بۆ 20 ساڵەکە چێ ینی درێژترین کاری میدیایم بووە ئەوەندە لەسەر کورسیەکی ڕەخ و تەقاوەدا بنیشی بەڵام هەمیشە کە بۆ نمونە هەستم بە سڕبوون وەها خەوتن و ئەوە کرد چونکە تۆ لە دوی شەوە تا حوتی بەیانی زۆرە بیرمە کردەوە ئەگەر من لەسەر کورسیەکەم بەڵام ئەو هاوڵاتیان هێشتا لەژێر داروپەردووی ئەو خانوێ ماونەتەوە کاوەتە هێنایەوە یادی خۆتی تر گڕوتینێکی ترت وەرەگرتەوە ڕاستەکەونە ناخۆش بوو لە کاتژمێر نزیکی هەش بوو ئەو تەقینەوەی ڕۆیا 7:30 شتێک بوو
لەو کاتەوەتر هیچ پامنێرە هیچ هاوڵاتیەک تەنانەت نەک هاوڵاتی هیچ پامنێرێک نەخەوتووە هەمووی ڕۆماڵی ئەکرد هاوڵاتیان هەمووی چاویان لە کەناڵەکان بوو بە تایبەتی کە دەستگەی میدیای کورسات یەکسەر دەستی کرد بە ڕۆماڵ هەرچی هاوڵاتیانە چاویانەوە بوو کە زانێری تازە ڕێزان ئەمێ بپرسم تۆ وەکو خانمێک لە دەستگای میدیای کورسات وەکو پامنێرێک تا چەندە هەم لە نێو دەستگاکە خۆشبەختانە جیاوازی لە نێوان خانمان و پیاوانە ناکرێت خانمانێکی زۆر لێرە کارەکەن لە هەموو بەشەکان گەر خانمان زۆرتر نەبن لێرە کەمتر نین ئەوەشی زۆر گرنگە هەمیشە خانمێک لە پشت کەناڵەکەەوە بووە هێرۆخان دوای تەندروستێکی باشی بۆ خوازین هەمیشە ئەو وەکو قەڵایەک لە پشت کەناڵەکەەوە بووە خاوەنی کەناڵەکە بوو و خاوەندارەتی کەناڵەکەی کرد و هاوکاری کردووە ئێستا شەر خاتوشان ئازیبرای محەممەد پشتیوانێکی زۆری کەناڵەکەکانی خانمانێک لە پشتی کەناڵەکەون ئەو جیاوازیە نابینن لێو دەستگاکە بەڵام لە دەرەوە لە کاری ڕووماڵ و مەدانی ئێوەیە هەست بە زۆرێک لە جیاوازیەکەن ئەوەی خانمێک پامنێر بێ یان کوڕێک پیاوێک پامنێر بێ ڕانکۆ لە ئێستادەی جیاوازیەک لە ئیشی ڕاگەاندنا نەماوە ئێستا بۆ من ڕەگەزیمێم بەڵام ئەچمە ڕووداوەکانی تەقینەوە ئەچمە ڕووداوەکانی کە تایبەتە بەهێزی ئەمنی ئەچمە ڕووداوە سیاسیەکان ئەچمە ڕووداوە کۆمەڵایەتیەکان هوەرەکان هیچ جیاوازیەک نەماوە تەنها منیش ناپامنێری شوێنەکانی تر ئەبینی کە ژنن لە ئێستا ئەچیتە ئیشەکانەوە ئەوەی ژن ئەبینیت کە پامنێرە پیاو نبینی سێرەکەی وەکو باسم کرد بۆ ڕووداوە جیاوازەکان ئەو ژنانش ئامادەیان هەیە چ شەو بێ چ ڕۆژ بە هیچ فەرقی نییە هەمووی ئەوێت بابەتەکان بگەێنێ ڕووداوەکان بگەێنێ بۆیە لە ئێستادا ژنان توانویانە بە شێوەیەکی باش جێگەی خۆیان بکەنەوە لە ناو میدیای لە ناو ڕاگەاندنە چ بە پامنێری بێ چ بە هەواڵ سازی بێ چ بە بەڕێوەبردننی بەشێک بێ یاخود بە بەڕێوەبردننی دەستگایەک بێ شوێنمان هەیە سەرنووسەرەکەی ژنەکە یەکەم دەستگایە بۆ نمونە سەرنووسەرەکەی ژن بێ یان ئێستا لە ئێستادا خۆمان هێشوخان کە سەردەمانێک پامنێر بۆ هێش و ئەحمەد بەڵام لە ئێستادا بەرپرسی پامنێرانە بەرپرسی بەشی کورسانیزە بەڵێ بەرپرسی بەشی هەواڵە ئەمە خۆشببختیە کە ژناماتوانێتی پێگەیەک بۆ خۆیان دیاری بکەن کە هەم ڕێگە بۆ ژنانی تریش بکەنەوە کە بێنە ناو کارەکەەوە بابەتەکە ئەوەی کە هەیەە ئەیانەوە بیگەێنن ئێستا بۆ من وەکو پامنێرێک نزیکەی 10 ساڵە کاری ڕاگەاندنەکەم بەڵام وەکو دەستگای میدیای کورسات 5 ساڵە لە دەستگای میدیای کورساتم توانیمە لە ماوەی ئەم 10 ساڵە ئەوی کە ئەمەوێ بیگەێنم یعنی گەبۆنێم بڵام من ژنێکم هەر بێ بچم بۆ بابەتە هوەریەکان کە بابەتێکی ژنانەیان کۆمەڵایەتی ئێستا من ئەچمە بابەتە ئەمنیەکانەوە ئەوەی کە تایبەتە بەهێز ئەمنیەکان خۆپیشاندانەکانەوە وڵای ڕان ئەگەر حەزی خۆ ڕەچاوکەین چونکە ئێستا من لە بەشی هەواڵم یعنی ئێستا بۆ من لە کورسات نیوزم لە کورسات نیم کورسات تۆزە مۆرکێکی هوەری پێوە دیارە بەڵام کورسات نیوز کەناڵێکی هەواڵیە من تاوە تێگەڵ بووم بەوەی کە هەواڵی بم ئەتر هەواڵەکە چۆنە کۆمەڵایەتیە ئابوووریە سیاسیە ئەمنیە من گوێ پێ نایم هەرەونەی بزانم کە سەرنووسەر یاخود سەرۆکستافە ئەڵێن ئەم بابەتە هەیە یاخود زۆر جار خۆم پێیان ئەڵم ئەم بابەتە هەیە یەکسەر ئەم نێرن ناڵێن نا پامنێرێکی کوڕ بچێ ئەم بابەتە خانمان هیچ لە کورسات ئەو جیاوازیە نیە بەسانێک جار ڕەچای ئەوکن کە من شەوان داوام نەکەم ئەوە خۆشببختیە چکەشان داوامیشان تۆزە ئیسعاجە بەجددی ڕەنگە تۆ لە ڕۆژە زۆر هیلاگوی بۆ خانمێک کارکی ماڵەوەی لەسەر بێ ڕەنگە تۆزە خۆرەستر بێ ئەوەش سوپاسی هاوڕەکان توێ بەڕاستی دەست خۆش بێ ڕێزان ئەتفسۆزی خۆتێکە لەبێ بەسەر بابەتەکانە تۆکو خانمێکە زانین خانمان هەست و سۆزیان زیاترە لە پیاوان باوا بڵین نەک بڵین جیاوازترن هەست و سۆزیان زیاترە لە پیاوان کاتێک ڕووداوێکە بینی ڕووداوێکی مردنە ڕووداوێکی جیاوازە هەست و سۆزە زاڵە بێ بەداخەوە زۆر کە ناوێ ڕژنامەنە هەست و سۆزی زاڵ بێ بەڵام ژنان تر خۆک خۆت باسی کرد عاتفێترن هەست و سۆزیان زیاترە تێکەڵە بێ بەڵام تر ئەوەی کە ئەتەوێت یەکسەر ئەبێ خۆت بگری لەسەر شاشە دەری نەخی ئەوە باسی بابەتێکم ڕۆژێکیان هەواڵێکم بۆ هات کە خانە نشینێک لەسەر وەرگرتنی موچای گیانی لەدەستداوە ئەوە تا ئێستا کە قساکەم سەوتمە لەرزێ چونکە نەگری بە بەیانێ ساڵی نوێ ئاخر کە چوومە شوێنی حەدەسەکە تەرمەکەیان بردەبوو بەڵام ئەتر کە ئەیامیز منداغڵکەن نەم ئەتوانی
ڕێزان لەسەر گریان نەمان کردبوو ئەم بەیانێ نەمانویست دڵە پڕ بێ ئەو شتانە ناخۆشەکە ئەتەوێت پامەکە بگەینی بەڵام هەست و سۆزەکە نایڵێ ڕاستە پێم ناخۆشە ڕێزان دڵی پڕ بوو بەم بەیانە ڕاستی پرسیاری ناخۆشم لێ نەکرد بەڵامی تر خانمان پڕن لە هەست و سۆز دەست خۆش بێ سەرکەوتوبی بەڕاستی گرنگە دەستگایەکی لەم شێوەیە جیاوازی ناکە لە نێوان خانمان و پیاوانە ینی نەفەز لێمانەیە بەسەرەوانە نەفەز لێوانەیە بەسەر پیاوانە بە هاوبەشی بە یەکسانی کارەکانەکەن کێت ینی هەر کەسە و لە بواری خۆی هەر کەسە و لە پیشەکەی خۆی دڵەتەوە چاک بوو دەباشە ڕێزان لە کاری میدیای خۆتە پێت خۆشە چ کارێک بکەی خۆت حەز لە پەیامنێری وەکو حەز یعنی ئێستا وایدا بنە ئیدارەی دەستگای میدیای کورسات ئاگیان لەم پرسیارە و لەم وەڵامی تۆ نییە خۆت حەز لە کاری پەیامنێری یان کارێکی تر لە بواری میدیایە حەز لە چوارێک ڕانکۆ من تۆزێک عجوولیم تیا هەیە عجوولی بەمانە ئەوە ناکە ها ئەتر بڵێن ئەوە چییە؟ ئەوە نا ئەجوولی و تاقەیەکم تیا هەیە کە حەزم لێ بچمە دەرەوە پامنێریش کە تاو فێری دەرەوە بوو بەجددی دانیشتن لەسەر کورسیە یاخ و دانیشتن لە ناو دەستگاکەیە تۆزە بۆی قورسە بێ ئێستا کە ئێمە ئاچینە دەرەوە حەدەسی جیاواز واتا ڕووداوی جیاواز ئەبینین کەسی جیاواز ئەناسین بابەتی جیاواز ڕووماڵەکەین ئەمە بۆ ئێمە هەستێکی زۆر خۆشە بۆیە من ماوەی 10 ساڵە پامنێرم بەڵام تا ئێستا هیلاک نەبووم بڵام تر تاواز لە پامنێری ئەێنم ئەبم بە شتێکی تر بۆ منە ئەبم بە هەواڵساز لە ناو دەستگاکەیە دانیشم یاخود بێژەریش ئەوە کارێکی ئاسان نییە بڵێم ئەبم بە بێژەر و تر دانیشم نا بێژەرش کارێکی ئاسان نییە بەڵام ڕەنگە ئەو تاقەی نەوێت کە ڕابکەیت بۆ ڕووداوەکان ئێستا من ڕەنگە دوای ئەمە ئەگە هەر شتێک بێت یەکسەر کە سەرنووسەرەکەم یاخود سەرۆک ستافەکە پێمەڵێ ڕێزان فلان شتەیە بڕۆ ڕێک جانتایەکە کە جانتاکەمان مایک و بابەتە ڕۆژنامەوانیەکانیتە ڕێگە بێت دەستکەی بە جانتاکەتە و ڕاکی بۆ ئیشەکە جانتاکە چیتە؟ جانتاکەی من جا چیتیانی جانتاەکە باوەڕ ڕەنگە 5 کیلۆ بێ مایکی تایە کە دیارە وەکو دەستگەی میدیای کورسات مایک لای خۆمانە مایکی تایە ڕیسیڤەری تایە میمۆری تایە دوسێ دەستە پیلی تایە قەڵەم و وەرەقە و کلێنووس و جزدانێکی بچووک و هێدفۆن و بەڵێ هەر شتێک بێت ئەوە نییە بڵێن کە مایک لەکوێ میمۆری لەکوێ نا هەر یەکە و جانتای خۆمانێ وەکو پامنێرەکان یەکسەر جانتاکە ماڵێکین بەس لە کۆتایە چێکێکەکەینەوە سوفەتەنەوە میمۆریەکە شتێکە بیرمان بێت چێکێکی میمۆری و مایک و شتەکانەکەینەوە تا پێمان بێ یەکسەر ڕاکەیان ئەوە نییە دانیشی بڵێ کاتم ماوەیان ئیسراحەتیان نا بۆیە پامنێری دروستەکە پامنێری فێری ئەوەتەکە کە ڕاگەیاندن چییە هیلاکەتی چییە بابەتە جیاوازەکان چییە چۆن ڕۆماڵەکەی وەکوتم چکە من پامنێری گشتیم ئەها گیانەکراومەتەوە کۆمەڵایەتی بمیان هوەری بمیان بەس زۆر کردووە ئەزانانی تێگەم ئێستا کامیان خۆشترە بۆ تۆ ماوەیەکیشە بێژەری کامیان خۆشترە بۆ تۆ بڕواکی من بە هەموو بارەکانە کارم کردووە ئەوە هاوکارانم ڕێگەیان نەدا بیرکەمەوە تا وەڵامی تۆ بەمە ڕێزانەڵێ لە مەکسیک ئێستا سەری ساڵی نوێیە ئێستا هاوڵاتیان پێشوازی لە سەری ساڵی نوێیەکەن ڕێزان سپاس بۆ تۆ دەست خۆش بێ خۆشحاڵ بۆم زۆر بەخێر بێ ینی بەخێر بێ بۆ دیکۆری بەرنامەکە دەست خۆش بێ